بەناوی خوای گەورە و میهرەبان، خوای بەخشەندە، خوایەکە بەخشەندەگی کردوویەتە خوا، ناوێت خواوێت و بەخشەندە نەوێت. شێخی سعدیە فەرمێت: ئەی کەریمی کەس خەزانەی غەیب، گەبر و تەرسا وەزیفە خۆرداری، دوستان را کجا کنی محروم، تو که با دشمنان این نظر داری. خوا ئەگەر بەخشەندە نەبوایەت ڕاستی ئەیتوانی خواوایەت؟ خۆشەویستترین کەسی ئێوە کێس؟ ئەو کەسە ئەتان بەخشێت یا ئەو کەسە حەقتان لێکاتەوە؟ حەزەکەم خۆشەویستترین کەستان ئیساتە لە زێهنتانە تەسەورکەن چۆن خۆشەویست بووە. حتمەن لە کاتی سەختیا دەستگیری کردن، حتمەن لە وەختی ئیشتبا چاوپۆشی لێکردن، حتمەن لە وەختی نیازە دەستانی پڕ کردێ. ئەگەر وانەوایە خۆشەویستنەوە حەز ئەکەن خۆشەویستی خەڵکون، ئەبێ واونە، ئەبێ وەختێک کەسێک دا ئەمێنێت دەسی برن، ئەبێ ئەگەر ئەتوانن لە گوناحێکی کەسێک چاوپۆشی بکەن، ئەگەر ئەتوانن هەژارێک تێر بکەن، ئەگەر ئەتوانن بۆ چوونەکانی خەڵک لە بواری عەقیدەوە چاوپۆشی لێ بکەن، لەبەر عەقیدە کەسێک لە شتێک مەحروم نەکەن، لەبەر زادگا، لەبەر نژاد، لەبەر ڕەنگ کەسێک بەڕێز نوێ وەلاتانەوە، کەسێک بێڕێز نوێ بەلاتانەوە. چۆن وەک خوای ڕەبی العالەمین، وەک باران، وەک خۆر کە نیعمەتەکانین. وەختێ بارانەوارێ ناپرسێت کوێ دڕکە و کوێ سەوزەڵاینگ، ناپرسێت کوێ بەرزیە و کوێ نزمی. خۆر وەختێک تێتە خوار ناپرسێت کێ دەوڵەمەنە و کێ هەژار. هەر هەموویان وەک یەک لەو نیعمەتە بەرخوردارە بن. تەسەووری کەن خوای گەورە نیعمەتەکانی بە دۆستەکانی بدایە و بەو کەسانە خۆشیان نەگەرەک و نەیدایە. دەی فەرقی چیوتەکی ئەو کەسەوە کە وەکو دەسەڵاتدارێک بە چواردەورەکەی ئەیدا و بە ئەوەکانی تر نایدات، حەقی ئەوانی گرتەوە ئەیدا بە ئەمان. خوای وای نەکەی بۆ خوایە تێشێت. ئەگەر هێوەش گەرەکتانە خانە خوێون، خوای خانی خۆتانون، خوای مناڵەکانی خۆتانون، خوای گەڕەکی خۆتانون، وەک ناخودا بە معنای فارسی، یعنی ساحێوێکی دڵسۆزون بۆ ئەو کەسانە سەرنوشتی خۆیان ئەدەنە دەست ئێوە، دەبێت جیاوازی نەخەینە بینیان تا خۆشەویستی هەر هەموویانون. شێخ ئەبولحەسەنی خەرەقانی ڕۆژێک تێت و ئەڕوانێت هەراو باسە، ێژێ چیوە؟ ێژێ کەسێک هات و لەسەر عەقیدەمانەوە برسی و نانیان پێنەدا، زۆر دڵگیرەوێت. ێژێ بۆ واتانە کرد کەی ئەمە ڕەوشتی دیواخانداری و خانەخوێیی و خەڵک و خوێوکردنە. دەستورە داد لە سەردەری ماڵەکەی بنووسن: هەرکە دەرین سەرای دەرایەت، نانش دەهید و ئەز ئیمانش مەپرسید. چێ هەرکە دەر بارگاه باری تەعالی بەجان ئەرزەد، بەر خوان ئەبولحەسەن بنان ئەرزەد. ئێژێ بنووسن: هەر کەسێک خوا گیانی داوە پێی، من کێم نان نەگەم پێی. کەوا بوو وەکو گەورە، وەکو حاتەم، ئەبێ بەخشەندەوین تا خۆشەویستی خەڵکوین. بەخشەندەگی خۆشەویستیە، خۆشەویستی برایەتیە. کەسێکمان خۆش گەرەکوێت بە دوایە ئەڕۆین، داوەتێکەینە ماڵی خۆمان، و ئەگەر خۆشمان نەگەرەکوێت بەرانبەری جبهە ئەورین و مقاومەتەکەین و برایەتی لە بینمانە بە ئاسانی دانامەرزێت. ئەگەر گەرەکمانە برایەتی لە کۆمەڵگامانە دروست بێت، دەبێ خۆشەویستی بە بێ دەلیل لە بینمانە دروست بێت.